من عزت ڕێخەری پرۆژەی ئارتفرۆش لە دامەزراوەی بیم. دامەزراوەی بیم دامەزراوەیەک نییە تەنها پێوەست بێت بە شارێکەوە کار و چالەکیەکانی تەنها لە شارێکا بە ئەنجام بگەێنێ، بەڵکو هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراق ئێمە وەکو دامەزراوەی بیم کار و چالاکی جیاوازی تیا ئەنجامین. ئەمڕۆ ئێمە لە کۆین بە مەبەستی ئەنجامدانی چالاکیەکی کلتوری و هونەری لە کۆیە، ئەویش چالاکیەکە کە لە ئینستیتوتی زەینەبخان لە دوو بەش پێک هاتووە. بەشێکیان کردنەوەی پێشانگایەکە بۆ هونەرمەندانی بەشدار بووی پلاتفۆرمی ئارتفرۆش و هەروەها پێشکەشکردنی چەند پارچە میوزیکێکە لەلایەن هونەرمەند باوجی کەوە کۆنسێرتێکی بچووک ئێمە لەگەڵ پێشانگاکەیە ئەمڕۆ پێشکەشی ئامادەبوان و خەڵکی کۆی ئازیزی ئەەکەین. پێشانگاکەمان بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام ئەبێت لە کاتژمێردەی بەیانی هەتاوەکو 6 ئێوارە لە ئینستیتوتی زەینەبخان. مندانی کە بەشداریان کردو لە ناو پلاتفۆرمی ئارتفرۆش کە بە نزیکەی تاوەکو ئێستا 90 هونەرمەندی بەشدار بۆمان هەیە. ئێمە بۆ هەر هونەرمەندێک کارێکی هونەریمان هێناوە تا ناو ئینستیتوتی زەینەبخان و لەم شوێنە کلتوریە نمایشمان کردووە. ئەم شوێنەکە شوێنێکی کلتوری و کوردیە و هەروەها تابلۆکانیش کە هەڵمان بژاردوون تابلۆی جیاوازی هونەرمەندانی کورد و عێراقی تیا بەشدارە. بەڵێ ئەو وێنانەی کە لێرە هەیە با بڵێن ئەو تابلۆیانی کە لێرە نمایش کراون هەنێک لە تابلۆکانی کە باست کرد تابلۆی فیگەری ژنە بەشێکیان خەیاڵیە، خەیاڵی هونەرمەندەکەیە کە داڕشتووەتە سەر تابلۆکە و کراوە بە کارێکی هونەری، و هەنێکی تر لە تابلۆکان پۆرتریتی واقعی کەسێکە کە دروست کراوەتەوە لەلایەن هونەرمەندێکەوە. ناومیان مەسعودە دەرچوی بەشێکی میام. ئەم فێستیڤاڵە بەڕاستی بە پێویستی دەزانین، بە تایبەتی ڕۆڵی ژن لە کۆمەڵگەی کوردیدا هەم وێنە کێشم، بەس زۆر بەکەمی دەبینین کە وێنەی ئافرەتی کورد خاستن وێنەی کەسایەتی بەناوبانگەکانی کورد لەسەر لەوحە و دیوارەکانی کوردستاندا هەبێت. بەڕاستی زۆر پێویستە کە شەنگایە زۆر بە پێویستی دەزانین لۆ شاری کۆیە، لەبەروەی لەناو کولتوری ئێمەدا زۆر بەکەمی وێنەی ئافرەت لەسەر تابلۆ و لەوحەکانماندا دەبینین. وەک پێویست نییە خاستن ئافرەتانی کە ئەو ئافرەتانەی جەنگاوەر بوونیان خۆت ڕۆڵەکی نیمیان هەبووە لە کۆمەڵگەی کوردیدا زۆر بەکەمی وێنەکانیان دەبینین. وەک وێنەکێش زۆرم حەز بە وێنەکێشانە ئەو بدەم لە داهاتوودا کە وێنەی ئەو ئافرەتانە لەسەر تابلۆ و لەوحەکانماندا ببین کۆمەڵگەی کوردیدا و هەروەها ببینە دەرەوەی وڵاتیش پێیان ناسێنی. Her